بینەرانی وێب تیویستان دەرەم کاتتان باش بە خۆشحاڵی و ئەمڕۆ میوانداری کاک دکتۆر مەحموود عوسمان کەسایەتی سیاسی و تێکۆشەری دێرین دائیمەن ئەو جۆرە کەسانە لە دنیا زیاد لەوەی مڵکی شەخص و بنەماڵەیەک بن زیاد لە سێ چارەگە سەدە تێکۆشان دەبن بە مڵکی گشتی و بە تایبەتی مڵکی نەتەوەی بووە ئێمە شەر بەو چاوە لە جناویان دەپانین و بەڵکو سوود لەو ئەزمونە دوور و درێژە ڕابردوو وەربگرین و بۆ ناوەندە توێژینەوەکان سوودی لێ وەربگرێ بە دەرەجەیەک. زۆر سوپاس کاک دکتۆر، وێڕای ئەوەی هیوای تەندروستێکی باشت بۆ دەخوازیین. هەمیشە داوایەکانی ئێمە بە پەسەندەکەی جێگای خۆشحاڵیمانە. بەرنامەکەمان بەرنامەی پرسی هەفتە میوانداری جەنابت دەکەین. کۆمەڵێک پرسی زۆر گرنگ لەو بارودۆخە بە زۆر بە خێرایی گوزەریان کرد و کاریگەری لەسەر ئاستی جیهان بەگشتی و کۆمەڵگەی کوردەواری و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی کرد. حکمی ئەزموونی جەنابت لە پەنجایەکانەوە ئاگداری کۆمەڵێک پەیوەندی کورد ئەمریکاوە ئەو ئەحزابی سیاسی و ئەزمونێکی زۆر کەڵەکە بۆ لای جەنابت. ئێمە زۆر پێوەیمە ناوەندەکانەوە بە تایبەتی کاریگەری دووە خەڵک و ناوەندەکان بەگشتی کرد هەڵبژاردننی ئەو جاری جۆ بایدن چی لە بارودۆخ دەگۆڕا؟ هەڵسەنگاندنی جەنابت بۆ ئەو بارودۆخ و هەڵبژاردننی ناوخۆی ئەمریکا و پەیوەند بە ئێمە چ بارودۆخ چی گوزەرە؟ من پێشێکی سڵاو بۆ هەموو ئەوانەی کە ئەمە بینن. یعنی بەڕاستی من لە یەکەم سەفەرم بۆ ئەمریکا بینمێتەوە 6 ئەیلول نهایەتی 65 بووە، یعنی 55 ساڵ لەمەوە پێش. ئەو کاتە طبعاً لە وزارەتی دەرەوە خەڵقمان دیوە، ڕەئیان زۆر ڕوون و ئاشکرایە، ئەڵێن عێراق یەک وڵاتە و طبعاً تورکیا یەک وڵاتە، ئێران یەک وڵاتە، سووریا یەک وڵاتە، ئەمانە قابلی دابەشکردن نین و کوردیش پێکاتێ ئەو وڵاتانن، دەبێت لەناو ئەو وڵاتانە مافی خۆیان وەربگرن و ئەم کێشەیە بە کێشەیەکی ناوخۆ حسابەکەن، لەبەرەوە زۆر دەستی تێناخەن یعنی لە ڕووی سیاسیەوە. لە ساڵی 91 وەفد بووین، وەفدی بەرەی کوردستانی چووین، دیسان عینی قسەمان گوێ لێ بۆ هیچ گۆڕانکاری تیانە بوو بە هیچ شێوەیە. لە ساڵەکانی پاژەوە لە 2003 کە حکوومەت گۆڕا و برێمەرهات و ئەمریکا عێراقی ڕژێمی سەدامی ڕووخان و ئەوە هەمان قسەمان لە برێمەر و لە لێپرساوەکانی ئەمریکای گوێ لێ بوو. ئێستاش هەمان قسەمان گوێ لێ، لە وەختی ڕەفەراندەمیش هەمان قسەمان گوێ لێ بوو. سیاسەتی ئەمریکا ئەوەیە، یعنی ئەتیبارەکە کێشەی ئێمە لە شتێکی ناوخۆییە و ئێمە ئەبێ بە ئێمە ئاڵێن زۆر بەڕوونی و زۆر جاریش بە ئێمە وتوواڵە ئێوە بێ کێشەدان لە بەغا هەل بێ و دەستوری عێراق زەمانی ئێوەیە. ئەوە لە لایەکە زۆر جاری وایە کورد چۆنتە لە ئەمریکا داوای لێکردووە زەمان بدەن بە کێشەی کورد، دوا ڕۆژی کورد، ئەوەیان جواب داوەتەوە، تەبعاً نەگۆڕاوەوە. بڕوا ناکەم لە زەمانی بایدنا بگۆڕێ هەمان سیاسە دەبێتەوە، چونکە ئەمە سیاسەتێکی داڕێژراوی ئەمریکایە و سیاسەتی ئەمریکاش بە شەخص ناگۆڕێ، سیاسەتی دەرەوەی بە تایبەتی ممکنە هیناوە ئابووری و قەزای تر بگۆڕێ، چونکە ئەمە لە وزارەتی دەرەوە ئەم سیاسەتان داڕێژن و وزارەتی دەرەوەی ئەمریکاش سیاسێکی زۆری لۆبی عەرەبی و تورکی لەسەرە، دائیما دژی کێشەی کورد کێشەیان هەیە طبعاً، یعنی هین نین، بەڵام ممکنە بایدن بۆ ئەتیبارەی ئەمە کوردی زۆر دیوە، شارەزایە چەند جار هاتووە بۆ عێراق، زۆر جار هاتووە کوردستان، سەرکردە کوردەکان چوون لە ئەمریکا ئەوانیان دیوە قسەیان لەگەڵ کردووە زەمانی ئۆباما و ئەوانە، بێگومان چاکتر لە قەزێکە تێگا، چاکتر ئەزانێ کێشەکان چین. ممکنە بۆ مامەڵە لەگەڵی و بۆ باسکردن و بۆ ئەوە کراوەتر بێ، نەرمتر بێ لە ترامپ کە زۆر شارەزانە بوو لەو کێشانە، بەڵام سیاسەتی سەرەکیەکە ناگۆڕێ ئیلا ئەگەر
سیاسەتی ئەمریکا گۆڕا بە شێوەیەک کەوا ئەو وڵاتانە قابلی تەقسیمن و ئەوانە ئەوە شتێکی ترە، بەڵام تا ئێستا سیاسەتی ئەمریکا بەو شێوەیە و بەعزێ جاری سیاسەتەکە زۆر خراپە بێ، وەکو ساڵی 1970 لەگەڵ سەدام بوون لە شەڕ دژی خومینی ئەنفال کراین، کیمیاوی کراین، ئەمریکا لەگەڵ سەدام بۆشی زانی کە ئەنفالی کردووە، کیمیاوی کردووە، زۆر بە خراپە لەگەڵمان وەستان. لە عینی وەختیژا کە ڕێفراندەم کرا دیتان هەڵووسی ئەمریکا چی بوو، لەگەڵ حەیدەر عیبادی بوو. لەبەرەوە جارجار لەوەی کەم باسم کە خراپتریژە بێ. مەسەن لە تورکیا کورد دیفاع لە خۆیانەکەن، ئەڵێ تێرۆریستن، ئەنقەرە ئەڵێ تێرۆریستن، ئەوانی ژەڵێن تێرۆریستن. یعنی ئێمە هێشتا باشترین لە معاملەیان لەگەڵ کوردی تورکیا ئەوانە. بەس بڕوا ناکەم سیاسەتی سەرەکییان بگۆڕێ، وەکو وتم ڕەنگە مامەڵە و شت تۆزەیە ینی سەهەلتر بێ باعتیبار ئەم پیاوە شارەزایە لە کێشەکە. کاک دکتۆر، ئەو پەیامی جەنابەت باز دەکەیت چەند ساڵە لە 50ەکانەوە و دواترش ئەیلول بە تایبەتی شێستەکانەوە، یعنی بناغی پەیوەندیەکان ڕێژێکدا ڕێژە ناوەندی کوردی و ڕەوەندی کوردی و دیبلۆماسیەتی کوردی لەو پەیامە نەگەیشتووە تا ئێستا؟ گەیشتووە لەو پەیامە؟ یعنی سەرکردایەتی کورد بەگشتی، ینی ئێمەش کە لە ئەیلول سەرکردایەتی بووین زۆر شت ناخوێننەوە بەباشی. لە خوێندنەوەی سیاسەتی دەوڵەتانی دەرەوە هەڵەیان زۆرە و باجیشی زۆرە دەن. باج کورد میلەتەکە ئەیدا باجەکە دەڵان دیت چەندجا تووشی هەرز بووین و نەکسە بووین، باجیشمان داوە. مەسەن نەمانتوانی سیاسەتی ئێران بخوێنەوە، تووشی نەکسە بووین لە 75 ئەمریکا و ئیسرائیلی شتیا بوو. نەمانتوانی سیاسەتی خومینی وان بەباشی بخوێننەوە، تووشی هەرز بووین لە 1970 کە شەڕی ئێران و عێراق وەستا بە ئەنفال و بەکی هەموو دەربەدەر بووین. ئێستاش وابزانم لە خوێندنەوەی سیاسەتی ئەو دەوڵەتانە هەڵەیان هەیە، بەباشی تەماشای ناکەن، لێی ناکۆڵنەوە، لەبەرەوە زۆر زەرەکەن و باجیش ێدەن. ئومێدەوارم لێکۆڵینەوە هەبێ لەو شتانە. یانی بەعزێ جار تۆ سیاسەتێکی مەسەلەن وڵاتێکە بینی دەبێت لێی بکۆڵیتەوە، خەڵق هەبێ شارەزا بن لێی بکۆڵنەوە، لایەنی پۆزیتیڤی چیە، لای نەگەتیڤی چیە، ئەرینی چیە، نەرینی چیە، ینی بۆی بزانی چی بکەی چی نەکە. بەڵام زۆر جار لێی ناکۆڵنەوە، یا جاری وایە مەسئولێکی وڵاتەیە دوو قسەی خۆشەکە مجاملە و شتیوە وازان ئەمە ئیتر سیاسەتە. بەینەما سیاسەت ئەوەیە کە ئەعلان کرێ و بنووسێ و ئەوانە. لەبەرەوە من ڕێیم وایە تا ئێستا نەخێر بەباشی تێ نەگەیشتون و زۆریش باجی ئەوە دراوە و باجەکەش میلەت داوێتی زیاتر. کاک دکتۆر، جەنابەت بە هەڵوێستی ڕاشکا و مەشهوری و بەتایبەتی دیدارێکی زۆر ناوبانگی جەنابتان لەگەر مەرحوم مەلا مستەفا هەیە بۆشە. ڕاستەخۆ ینی دەمەوێت بە باسەکە بۆ ئەوی بم کورد هەمیشەوە کارتێک بووە بەدەستی هێزە دەرەکیەکان. بەس وابزەم جەنابەت زوو لەو پەیامە تێگەیشتی و وەڵامیشت هەبووە بۆشە یەک لەوانەی بە جواب هاتی لەو هەڵوێستەش دیارە خەڵکیش لەبیرەوەری ماوەتەوە. بۆ دواتر بۆ بە هەماش ستایل ئێمە بەردەوام بووین. بنمونە ئەگەر ئێران نەزە دوای تورکیا و ئێمە دەرفەتێکی کە هەر لە باسەکەی جەنابەت بۆ 91 دروست بوو. ئەو پەیوەندیانەی وەرچەرخا بەلایەنەی تورکیا چی بوو؟ یعنی کرانەوەی تورکیا چۆن بوو؟ چووکە پێشتر تورکیا زۆر دژ بوو بۆ جەنابەت معلومە خۆت لە ناو بارودۆخی 83 بووی کە لە دوا قۆناغەکانی جێبەجێکردن بۆ تورکیا تێکی دەدا. یعنی دوژمنە سەرسەختەکە بۆ هەر چوار پارچەکە دانت پێدانا. ئێمەش تێگەشتین کە تەواو واقعەکی نەگۆڕە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو ستایل و بەو دیزاینە بۆ هەرکرد نەمانتوانانی هەر کەسە خەباتی خۆمان لە پارچەکانی خۆمان بکەین. یەکەمیان وەرچەرخان بەلای تورکیا چیە لە ناو توویەکەوە؟ ئەو گۆڕانکاریانە چ بوو لە تورکیا ڕوویدا بۆ ئێمە؟ ئەوە طبعاً من بۆ یەکەم تەواو کەم پێویستە کورد لۆبی لە دەرەوە بکە، بەتابەتی لە ناو وڵاتی ئەمریکا. وڵاتی ئەمریکا وڵاتێکی کراوەیە، حکوومەتەکەی ئەوەیە، سیاسەتە فەرمیەکەی. بەڵام زۆر کەسەیە لە ئەمریکا، کۆنگرسمانە، میدیا زۆرن، منەظەمات هەیە، ئەوانە باشن بەرامبەر کورد. ئەگەر کورد بە یەکگرتووی
نەک ئاوا هەر حیزبە بەجێ ئەوانە لۆبی بکە بەردەوام بێ دوور نییە تەسیل لەو سیاسەتە بکە. ئەوە یەکەم. بەنسبەت تورکیاوە طبعاً تورکیا لە درێژی شۆڕشی ئەیلول ئامادە نەبوو هیچ پەیوەندی لەگە ئێمە بکەم. بیرمێتەوە وەختی خۆی ئێمە من و کاک ئێسمە شەریفوانلی من نوێنەری شۆڕش بۆمش لە دەرەوە ئیشێکرد بۆمان بۆ شۆڕش طبعاً دوو جار نامەی مەلامسمامان بردووە بۆ مەسئولینی تورک بۆ عەلاقە نەیان کردوتەوە نامەکە. چۆنمان بردووە بەداخراوی دایانتۆ دەستمان پاژەوەی نەک عینی ڕۆژ یعنی تەماشاشیان کردووە نازام کردویان بەرداخ ینی نانویستۆ بە هیچ شێوەیە پەیوەندی هەبێ. ئەوە سیاسەتیان بوو لە هەشتاکانیش لەگەڵ سەدامیش هاوکار بوون و ڕێکخراوی ئیتیفاقاتی ئەمنیشیان هەیە لەگەڵ سەدام. ئێستاش بەردەوامە ئەوە نییە لە سنووریەن بۆ ئەمدی و پەلاماری کوردەدەن و ئەڵێن پەکەکەەوە ئەو شتانە لە 91 پێش 91 بەڕاستی لە 88 هەندێک گۆڕین بوو کە ئەنفال و کیمیاویان لە ئێمەدا خەڵق زۆر ڕای کرد دەربە دەربوو قسمێکی زۆریش کەوتنە تووشیە. ئەو وەختە ئۆزال سەرە کۆمار بوو. ئۆزال تا حەدێک کراوە بوو بەڕاستی باشتر بوو لەوانی تر و ئەوانە چوونە تورکیا. بەڵام دیسانیش نفسی ئۆزال داوای لە ئەمریکا کرد وتی ئەمانە هاتوون نیو ملیۆنی خەڵق لە وڵاتی منە من ناتوانم تەحمولیان بکەم هەم لە ڕووی ژیان هەم لە ڕووی سیاسی ئەگەر نێن ئێوە بیان بنەوە ئەودی و بیان پارێزم من ئەچم من ئەیکەم. لەبەرەوە ئەمریکا ئەوە بوو هات و جەمز بێکەر چوو ئەوانی دی لە وەزع ناخۆشە مارین هاتن و سێفێڤن یعنی ناوچەی ئازاد و هێمن دروست بوو ئەو ناوچەیە. ئەو وەختە ئیتر تورکیا تۆزێک کرایەوە لەسەر هینەکە بەڵام لە 91 ئیتر تۆزێک کرانەوە زیاتر بوو چونکە سێفێڤن دروست بوو یان ناوچەی ئارام. ئەو سێفێڤنە ئەمریکا کردی تەوان تورکیا و ئیتالیا و فەرەنسا و بەریتانیاشی تیا بوو و تورکیا دەوری سەرەکی تیا بوو. دائیمە لە هەموو شتێکە لەو کاتە تورکە هاتن وەفدی ئەمریکی هات تورکی لەگەڵ بوو ئەچووی ئەمریکی دەدی تورکی لەگەڵ بوو ئیتە وردە وردە تورکیا کەوتنە ناو ئیشەکە. بەڵام سیاسەتە ئەسڵەکەیان نەگۆڕا کە بریتیە لەوەی پەکەکە و هەرچی لەو دی و داوای مافی خۆی بکات تێرۆریستە و لەم دیویش واجبی کوردی عێراق دوو حیزبەکە ئەو وەختە شەڕی پەکەکە بکەن و کراش شەڕی پەکەکە و ئەوە سیاسەتی ئەساسی ئەوانە. ئێستاش سیاسەتیان وایە دەبێت کورد یەکتری بکوژێ سیاسەتیان ئەوەیە. طبعاً و کاتی خۆم بیرمێتەوە لە 91 هەندێک کەس لەوانە بووین کە چوین لە ئەنقەرە خەڵقمان دیچ بڕێوە بووم بۆ لەندەن لە ڕێ دیمانن وەکو حزبی سۆسیالیست خۆمان بە سەریحی بە ئێمەیان وتیان ئێمە یارمەتی کەس نادەین ئیلا ئەگەر شەڕی پەکەکە بکە. ئەوە باشکرا بوو. لەبەرەوە من قەناعەتم وایە تورکیا بەو شکڵە هاتە ناویشەکە هێزی چەکوش پیا بوو هەر 6 مانگ جارێ تازایانە کردەوە بەڵام هەر 6 مانگ جارێکە تازایانە کردەوە خاڵێکی تری تورکیای لەسەر بوو و تورکیا عەلاقەی لەگەڵ ڕژێمی سەدام باش بوو وردە و پێی خۆش بوو ڕژێمی سەدام بێتە سنوورەکەی نەک ئێمە بەڵام نەئەکراوە. لەبەرەوە سیاسەتی ئەسڵیان نەگۆڕا بەڵام بۆکو شتێکی ئینسانی لەگەڵ ئەمریکا چونکە کۆمەکی ئینسانیان کردەوان ئەو کاتە وەشتی سیاسی دیسانتیانە بوو. تورکیش لەگەڵ ئەوان تێکەڵاو بوون بە سیاسەتە ئەسڵەکەیان بەرامبەر ئینکاری بوونی گەلی کورد لە وڵاتی خۆیان لێدانیان بە ناوی تێرۆریست شەڕکردن لەگەڵیان و شەڕکردن لەم دیویش لە دیوی سنوور لە ڕۆژاوا لێرە ئەو سیاسەتە ئەسڵیان نەگۆڕا ئامادە نەبوون دیالۆگ بکەن ئاشتی بکەن. چەند جار پەکەکە داوای کرد حیزبەکانی کە داوایان کرد ئەو سیاسەتە ئەسڵی تورکیا نەگۆڕا و تا ئێستاش ئەو سیاسەتە نەگۆڕاوە. ئێستا مەترسیان لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان چیە تورکیا هاتنی ئەو هەموو سوپان تازە ئەستەمنیە ڕۆشتن یانی نیازی چیە لەو دوو مانگەوانە؟ تورکیا و ئێران و سووریا ئەو سێ دەوڵەتە طبعاً عێراقی سەدام با بڵێن هاوکاریان بوو دائیمە ڕاستە بە یەکەودا نانیشتن چونکە ئەمریکان مانع بوو بەڵام دائیمە کێشەی کوردیان و یانوس کێشەی شیمالی عێراق نەیانەوت کوردستان شتیوە وەک مەترسیەک حسابە کرد کە ئەمە مەترسیە لەسەر
ئاسایشی خۆیان بەڵام کوردیش خۆتان نەزان لە حیاتی کوردان ناچووە وڵاتیشی داگیر کردبێ نە پەلاماری کەسی داوە نەچۆتە سە ئەرزی کەس ویستۆتی بە سەربەستی لە ئەرسە ئەرزی خۆی بژی بەس ئەوان بە مەترسیان زوو کۆ بوونەوە دەوڵەتانە بۆی باسی مەترسی سەروی عێراق بکەن لەو ناوەوە ئەمە سیاسەتیان تەوان سیاستێکی هەڵەیە بەڕاستی و تێرۆری دەوڵەت لە وڵاتی خۆیان بەرامبەر کورد بەکارێنن و بەرامبەر لە وڵاتەکانی تریش لێ ئەدەن بە دائیمی لە لای ئێمە لە باشوور لە ڕۆژ ئاواژ عینیشت ئێستا لێ ئەدەن بە ئەتیباری ئەوەی یارمەتی تێڕۆریست دەن و پەکەکە لەوێ پەکە لەوێ بە دێهات دەربە دەربن خەڵقە کوژرە ئەوی کە دەربە دەربن و شەهید دەبن ئەغڵەبیان خەڵقی سیڤیلن لەبەرەوە سیاسەتیان بەو شکڵەیە تەبەن سیاسیی هەڵەیە ڕەگەزپەرستە بەڵام تا ئێستا نەگۆڕاوە و خاڵی کە لێرە ئەبێ باسی بکەین ئەمریکا لە پشتیانە ئەمریکا لە پشتیانە لەو سیاسەتە ئەوانیش پشتەستور بە ئەمریکا پشتەستور بە ناتۆ لەسا ئەو سیاسەتە بەردەوام من جارجار لە ئەوروپا ناڕزایوش زۆرە بەڵام ئەمریکا ئەساسە ومێدەوارم بایدن هەندێک گۆڕانکاری لەوا بکات کە خۆی لە بانگەشەی هەڵبژاردن وتی ئەردوگان سنووری بەزاندووە و لە وڵاتی خۆی مافی مرۆڤ پێشێلەکە و ئەکا زۆر هینی کەروتیکە ئێمە هاتین حسابێ بۆ ئەوە کە اینجا ئەگە بایدن قسەکانی خۆی لەبیر نەچێتەوە بتوانێت لە غاوی ئەم پیاوەمان بۆ بکە ئەردوگان ئەوە زۆر گرنگەوێ بۆ ئێمە چکە تاسی لە ئێمەشەکە ئەگەر تورکیا لەو سیاسە شەڕەنگیزەی واز بێنێ کوردی باشووری سوود وەرەگرن نازانم ئەیکایان ناتەمانەوە خاڵێکە ومێدەواری بیکایانی لە قسەی خۆی پەشیمان نەبێت هەڵوێستە حکوومەتی هەرێم بە تایبەتی بەو دوایانە ئەو پرۆژە سەرمایەدارێنەوە بۆ بازاڕی هەرێمی کوردستان معلومە تورکیا کاریگەریشی زۆری هەیە ئەنی ئێستا هەرچەند هەندێک ئاستی ملی هەوڵدرا بایکۆت و ئەوانە دروست بکرێت بەڵام خۆ دائیمەن لە ئاستی حکوومەتی هەرێم شەرعێکی هەیە و زۆربەی هەندێک لە پێ کاتە حیزبەکان ئێستاەوە پێشترامی تێدا بووە ئایا ئەو پەیوەندیە دروست بووە ئەو زانیارەتی ئێمە هەر بە قسە دەبەسین گرێبەستی 50 ساڵی و پێک بەستنەوە و ئابووری سەربەخۆ ئەوانە زیانی چی لە هەرێمی کوردستاندا وەڵای خۆی گرێبەستی 50 ساڵم نازانم چۆنە کەسیش نازانێت شەفافیەتیان نییە بەس مەسەی نەوتە ئەوە نەوت تورکیا سوود وەرەگرێتەوە پێی باشە و لە عینی وەختا هەرێمیش دیارە هەندێک سوودی وەرگرتووە بەڵام بڕوا ناکەم هەموو کێژەکانی چارەسەر کردوێەوە نابینێ سەر مەجبوری بەغان بۆ پارە و بۆ هین موچە و بۆ ئەو شتانە ئەمانە نەوتەکە نەیتوانی بە کێشەکەیان چاسەر بکە شەفافیەتی پێویستی شتیانە بووە لەبەرەوە خەڵک گلەی زۆرە لەسەر ئەو مەسەلەیە لە ڕووی بازرگانیشەوە تەوان پەیوەندی لەگەڵ تورکیا زۆر بوو و ئێستاش زۆرە یعنی ئاڵوگۆڕی بازرگانی تقریبا ملیاراتە ینی نەکەوە لەگە عێراقی زۆرە بەڵام لە عینی وەختا سیاسەتە ناحی سیاسی نەگۆڕاوە ئێستا تورکیا ئێستش کە باسی ناوچەی کوردستانەکەن جارجاڵێن شیمالی عێراق بەڵام جارجاریش ئەڵێن ئەو ناوچەی بەتاڵی ئەمنی فراغی ئەمنی یعنی کەئەنەه لا ئەوان ئەمن هەیە لە عێراقیش بەڵام ئەو ناوچەی کە ئێمە لین بەتاڵە ینی بەتاڵە و ئەمنیتیانە بەیت شێوەیە علم لە کوردستان ئەمن لە هەردوو لە زیاترە بەڕاستی و دائیمە پێیان خۆشە ڕۆژە عێراق ئەوە پڕکاتەوە چوە عێراق کە بێتە سنوورەکان ممکنە هەندێک اتفاقات شتی وایە نەبێ بەڵام سیاسەتە ئەسڵەکەیان نەگۆڕاوەیە کورد بە مەترسیەکەزان بەڕێی منەوە هەڵەیە وەجەلانیان گرتووە 21 ساڵە هەڵان هیچ گوناحێکی نییە فڕانیان بە قیادەی ئەمریکا و ئیسرائیل وان یارمەتیاندان و گرتویانن بەو شکڵە ئەجەلان داوای ئاشتی کرد داوای حەو مادەی کرد کە چوو لە ئیتالیا بوو حەو مادەکە لە ئۆتۆنۆمیش کەمتر بوو هەر جوابیشان نەدایەوە عینەن وەکو ئێران قاسبلوو بۆ ئاشتی چوو هەموو مەرجەکانی ئێرانی قوبڵ کرد لە ناو ژووری گفتووا کوشتیان شەیدیان کرد یعنی معنایە کورد دوای لاتووە بۆ ئاشتی بچی هەر شەید دەکەن ئەگەر بەرگریش لە خۆ بکەی هەر تێرۆریستی شەید دەکەن یعنی نازانی کورد چی بکات لەو بەینا لەبەرەوە من
قەناعەتی من مەترسی گەورە لەسەر کێشەی کوردستان تورکیایە و ئەگەر ئێمە بتوانین بەهۆی کەمکردنی پشتیوانی ئەمریکا بۆ ئەو سیاسەتی ئەردوغان ئەو مەترسی تورکیا کەم بکەینەوە سوود زۆر وەرەگرین بە حەقیقەت یانی دەیەوێت ڕۆڵی چێ ببینێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ینی خەونی دروستکردنەوەی ینی عوسمانیەکە ئیمپراتۆریەتی عوسمانی وانەیە چونکە خۆر مەسەلەی کورد نییە ئێستا چێشە ئەرمینیا و ئازەربایجان خۆی تێوەگلاندیە لە چێشەکانی وڵاتانی عەرەبیان هەمیشە جێگیریش نییە ینی زۆر کەس بۆ ئاراستەی دەکا بەرەو خراپی ینی بەرەو تاگڕەوی ینی ئەوش لەو سیستەمە هەڵبژاردنێک پێشتریش تێپەڕی بە خۆ دەزانی دەستوریشی لە پێناخۆی گۆڕی تورکیا ئەو هەموو کێشانە چاوەڕێ بۆ 6-7 ڕۆژە بە کوێ یعنی چۆن یەکلابێت ئەمە ناحی کوردستان بەڵام وەکوتریش ئەردوغان نەوعەمێدێکی هەیە وەکو ئیمپەراتۆریەکی عوسمانی تەسەڕوف بکە لەگەڵ یۆنان کێشەی هەیە لە بەحری سپی کێشەی هەیە لەگەڵ عەرەبەکان کێشەی هەیە چووە بۆ لیبیا نەک عینی ڕۆژ یعنی تەماشاشیان کردووە نازام کردویان بەرداخ ینی نانویستۆ بە هیچ شێوەیە پەیوەندی هەبێ ئەوە سیاسەتی هەموو لە هەشتاکانیش لەگەڵ سەدامیش هاوکار بوون و ڕێکخرائی ئیتیفاقاتی ئەمنیشیان هەیە لەگەڵ سەدام ئێستاش بەردەوامە ئەوە نییە لە سنووریەن بۆ ئەمدی و پەلاماری کوردەدەن و ئەڵێن پەکەکەەوە ئەو شتانە لە 91 پێش 91 بەڕاستی لە 88 هەندێک گۆڕین بوو کە ئەنفال و کیمیاویان لە ئێمەدا خەڵق زۆر ڕای کرد دەربەدەر بوو قسمێکی زۆریش کەوتنە تووشیە ئەو وەختە ئۆزال سەرە کۆمار بوو ئۆزال تا حەدێک کراوە بوو مەڕاستی باشتر بوو لەوانی تر و ئەوانە چوونە تورکیا بەڵام دیسانیش نفسی ئۆزال داوای لە ئەمریکا کرد وتی ئەمانە هاتوون نیو ملیۆنی خەڵق لە وڵاتی منە من ناتوانم تەحملیان بکەم هەم لە ڕووی ژیان هەم لە ڕووی سیاسی ئەگەر نێن ئێوە بیان بنەوە ئەودی و بیان پارێزم من ئەچم من ئەیکەم لەبەرەوە ئەمریکا ئەو بوو هات و جێمز بێکەر چوو ئەوانەی دی لە وەزع ناخۆشە مارین هاتن و سێفێڤن یعنی ناوچەی ئازاد و هێمن دروست بوو ئەو ناوچەیە ئەو وەختە ئیتر تورکیا تۆزێک کرایەوە لەسەر هینەکە بەڵام لە 91 ئیتر تۆزێک کرانەوە زیاتر بوو چونکە سێفێڤن دروست بوو یان ناوچەی ئارام ئەو سێفێڤنە ئەمریکا کردی تەوان تورکیا و ئیتالیا و فەرەنسا و بەریتانیاشی تیا بوو و تورکیا دەوری سەرەکی تیا بوو لەگەڵ هیوای تەمەندرێژی و تەندروستێکی باش بۆ جەنابەت سوپاس بۆ بینەرانی وێب تیڤی ستاندەر سوپاس بۆ دەرفەتە دووبارە